پیرەمێرد دەڵێت نانی هەژاری زۆر شیرینە لام عەبدی پارەنیم وەک پیاوی نەفام دینارێک بەڕەنج بێتە گیرفانم خۆم لە جێی شاو و سوڵتان دەزانم. سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست لە دەڤەری پشدەرین لە گوندی شەروێت لەگەڵماندا بن. جاغن وجستما أجرسم بوي هارواكم لدلا وخوش ما بي خاكواريكم ذاك يخوم شو ناسي جاغن وجستما أجرسم بوي هارواكم. بینەرانی بەڕێز و خۆشەویست دیارە لە گوندی شەروێت زۆر گرنگی بە بامیە دەدرێت لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ ئەو بەڕێز دەکەین بزانین لەکەیەوە سەرقاڵن و ماوەی چەند ساڵە بامیە دەچێنن. ئەو کاتت باش بەڕێز ئەحواڵت چۆنە؟ زۆر سپاس دەکەم بەخێر بێن ئێوە چۆن یەخوا بەخێر بێن یارمەتیە بێمە نزیک بۆی زۆر ئاساییە. ئەحواڵت چۆنە؟ باسی بەڕێزی ببوورە لە کاتیشت دەگرم نە ئاساییە زۆر بەڕێزی زۆر سایە. بەڕێزتان خەڵکی گوندی شەروێتن؟ بە ئاسڵی شەروێتین بەس ماڵم لە قەڵازەیە و ئیدی فەلاعین خاوەن زەوین. زۆر چاکە. بەڵێ ئەو زەوی خۆتانە؟ بەڵێ خۆمانە. ئاها زۆر باشە. ئەدی ئەو بەڕێزانی دواوە کە ئیش دەکەن ئەوان شەری ئەوانە ئی خۆیانە من سەعات مەڵکم ساڵانە هەرز زەویەکانمان یان بە نیوەکار دەدەین بە نیوەی یان بە سەیەک یان بە ئیجار دەدرێ دا بەپێی هەڵکەوتی کەسەکە دەگۆڕێت. زۆر چاکە زۆر باشە خێرداری ئینشاڵڵا. زۆر سپاس. پێم بڵێ وەرزی بامیە تەمەەن چاندنەکەی لە مانجی چەندەوە دەچێندرێ؟ بەڵێ و لەکەیش چۆن دەڵی دەست بە لێکردنەوەی دەکرێت؟ لە وەرزی چاندنەکەی بەپێی کەشی ساڵەکەی دەگۆڕێ. ساڵی وایە کە باران زۆر بن درەنگ بیکەی باشە باڵە درەنگ بیکەی کە بارانیش نەبێ زووی بیکەی باشترە تقریبان مانگی 3 یان دەی 4 زۆر باشە یەکی 4 بۆ دەی 4 ئەم و دێ زۆر باشە. مامۆستاشی بەڵێ لە قەڵازێ مامۆستا لە قەڵازێ مامۆستا زۆر سپاسان دەکەم. باسیەوەت کرد دەڵێ ئەگەر بارانەکە زۆر بێ مەقسەد ساڵی کە باران زۆر بێ بۆ درەنگتر بێ ینی ئەرزەکە پتەوتر دەبێت زەویەکە باشتر دەبێت. ئەگەر باران زۆر بێ درەنگ بیکەی لەبەرەوەی باشترە ئەگە زووی بکەی حەشەرات لەوێ زۆرتر بێت. مەڵێ هەیە مەڵە زیاتر زیان بە بەروومەکە دەگەیانێت. زۆر باشە مامۆستا. ئەو بامیەیە ئێوە لە شوێ چۆن دەڵێ ساغی دەکەنەوە یان سەرفی دەکەن دەیفرۆشن؟ ئەو بەرهەمە لێرە خەڵک زۆر کردوێتی بە تایبەتی خەڵکی شەروێت زۆر گرنگی بە دووشت دەدا بەرهەمی ئاژەڵداری دوای ئاژەڵداری بامی دەکا. بەڵێ دواتر بەرهەمەکەی کەسێک کۆی دەکاتەوە دەیبا بۆ سلێمانی و هەولێر بۆ سلێمانی و هەولێر. بەڵێ بەڵێ چونکە بامیە شەروێتش بەناوبانگە. بەڵێ بەناوبانگی لە هەرێمی کوردستان یەک دوو شوێن هەیە کە بامیەکەیان چۆن دەڵێ تایبەت بێ لەوەی بۆ خۆش زانیاری تەبێت. ڕاستە بۆ خۆم بامیم بردووە بۆ شارانە ڕاستی بامی شەروێت بۆ بەناوبانگە لەبەرەوەی ئاوەکەی زۆر پاکە ئەو بامی ئەو ئاوەی کە بامی پێدێرن بیخۆ زۆر ئاسایی بە ئاوێکی سازگار. بەڵێ بڵێ ئاوێکی سازگار ئاویکانیە هەمووی ئاویکانی بەڵێ هەر لێر ئاوەکەش لێر یان بەڵێ لەسەر چاوەی هەمووی هەڵدەقڕیت و بەو ئاوە ئێمە بامی ئاو دەدەین. کەواتە ئاوی پاک بەڵێ گرینگە بۆی کە تۆ بامیەکی خۆش و بەڵێ ئاودارمان دەستکەوێ وایە تەندروستیش وانە زۆر باشە زۆر باشە. ئەوە مازانی کە دەیبەن بۆ هەولێر و سلێمانی وەکو باسما کرد بامیە شەروێت وا بزانم بامی لای هەڵەبجە و سەی سادق وانش باشش تایبەتە باشە گوندەکەی نازانم لەوێ لە منتیقەی سەی ساڵ وتیان لەو منتیقەی سەی ساڵقیش باشە بامیەکەی بەڵە بامیەکەی باشە زۆر چاک بۆ خۆت تا چەند
حەزت لە بامیە وڵی بۆ خۆم پیشەم مامەسا نزیکەی 14 ساڵە مامەسام لەگەڵ پیشەکەشمدا هاوینان بامی دەکەم نزیکەی ئەوە 14 ساڵێکیشە بامی دەکەم باشە ماوەسا تا چەند حەزت لە خواردنی بامیە والله هاوینا خواردنی ڕئیسیە لەگەڵ تەماتە بەردەوام لەگەڵ بەردەوام باشە بامیە بەڵێ سیریش تێدا بێت خۆش نییە خۆشترە بە حەزاییتی بە حەزەوایە بەڵێ ئینجا بامی ئەگە تۆزشلەکەی خەست بێت خۆشتر هەر بەتانتر دەبێت وەنیە جا گۆشتیش لەگەڵ بێ هەر باشتر من گۆشتەکە لەو لایدانی وایە بەڵێ بە گۆشتی گیسکی ها بەڵێ حیوانی حیوان وایە بەڵێ ئینجا با سەرش بچین سەیری جۆگەکەی بکەین فەرمو باش نییە فەرمو دیارە ئاوەکە ڕوون و چۆن دەڵێ پاک دیارە بەڵێ ئەوەی کە باس کرد باشە جگە لە ئێوە ئەو ئاوا بۆ کوێ دەچێت کام لەو گوندانی خوارەوە یان کوێ سوودی لێ دەبینێ بەڵێ هەموو شەروێت دوو جۆگای هەیە جۆگای سەرێ و جۆگای خوارێ پێ دەڵێن ئەوە جۆگای گەورەی پێ دەڵێن ئەوە جۆگای خوارێ هەندێکمان بە جۆی سەرێ ئاو دەدا هەندێکیش بە خوارێ ئەو جۆگای خوارێ خەڵکی ژاراوەش پێ ئاو دەدا هەتا ژاراوی دەڕوا ئەو ئێستا حالیان ئەوە ئاوا بۆ بەڵێ بەڵێ بۆ ژاراوی دەچێت بەڵێ ئێستا حالیان خەڵکی ژاراوی بە سوودی لێ دەبینێ بەڵێ بەڵێ زۆر چاکە مامۆستا لێرە جگە لە بامیە تا چەند گرنگی بە تەماتە و باینجان و خەیار و ئەو بابەتانە بڵین دەلوجە و ئەو بابەتانە درێ بیبەڵ هەر فەلاحە و لەگەڵ بامیەکەیدا هەر لە پاڵ بامیەکەیدا مەس تەماتەیە باینجانە خەیارە ترۆزی بەراویە دەلوجەیە بیبەرە ئەوان شەر بۆ فرۆشتنیان نە ئەو بەس بۆ ماڵ خۆی دەیکە بۆ ماڵ خۆی بەڵێ بەڵێ بۆ ماڵ خۆی دەیکە باشە زۆر چاکە مامۆستا لێرە وەکو باسمان کرد ئەو وەرزەکە زۆگری بەڵێ لە مانجی سێ و لە مانجی چوار دەست بە چاندری دەکرێت چوار زۆر باشە یەکی چوار بەڵێ لێکردنەوەشی لێکردنەوەی ئێرە لەگەڵ منتیقەکانی تر زۆر جیاوازە بۆ جیاواز لە منتیقەکانی تر بامیە زوو تاوا دەبێت مانجی دە تاوا دەبێت ئیم بامیە شەروێت هەتا خۆی دەگرێت تا مانجی 11 دەڕوە ینی کەواتە لە مانجی 11 شتێ دەپەڕێت کەواتە چۆن دەڵێ کە گەرمیان و کوێستان زیاتر ئێرە کەشەکەی وا گونجاو بۆ بامی بەڵێ هەتا مانجی 11 خۆی دەگریت کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاپ جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ڕەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاپ جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ئەو کاتت باش سەلام عەلەیکوم ئەحواڵت چۆنە خوشتی من باشی تەندروستی چۆنە زۆر بەڕێزی پێم بڵێ ئەوە چییە بژاری دەکەی ئەوەی سەبزیە چی وچت کردووە کەوەر و گیاتاڵە و ڕێحانە و شویت و شویت و سەڵق و سەڵق و جیاتاڵە بەڵێ جیاتاڵە چییە جیاتاڵە کامەیە ئەو کەرەوزێ کەرەوێز ئێوە پێی دەڵێن جیاتاڵە پێی دەڵێن گیاتاڵە پێم سیر بووتم باشە دەبێ ئەوە سەوزەیەکی تازە بێ جوانە دەست خۆش زۆر چاکە زیاتر بۆ ئاودانەکەی پشت بەکام ئاوی دەبەستن ینی هەر ئاوی بیری خۆتانە هەر بەگشتی ئاوی شەروێتی ئاوێکی سازگار و خاوێن هەمان بیری دەخۆن هەن بەڵام بیری هەریوەڵا بیری خۆن هەیە زۆر چاکە باشە سڵقەکان تاڵن یان شیرن سڵقشین هەزیل کۆ تاڵە ئاخرێ سڵقی تاڵی شێ بینەرانی بەڕێزوایە ینی هەندێک جارەها سڵقێکە بۆ یاپراغ و بۆ مەسلەی دۆڵمەوانە ئامادە دەکرێت سڵقەکەیان لەسەر کە دەیخۆی تاڵە وایە بەڵام سڵقی شیرنی شێ بۆیە پرسیارم کردم بزانم سڵقەکانی ئێوە تاڵە یان شیرنە زیاتر بۆچی سوودی لێ دەبینن لەو سڵقەی هەیە سڵقاوی دەخوا وەکو کوڵاندن ئەوەتان تاوەڵە ئەمار بە ئاپراغان دەپێچینەوە بە یاپراغی زۆر چاکە ئەوە ئەوەی دواوە کەوەرەوە بڵێ ئەو کەوەرە بزانین پێشی بژار کردم سامەگیە تا چەند ئێوە لە خواردنەکانتان سەوزەی بەکاردێنن لەسەر سفرەی سەوزە هەیە هەموو شتێک
کاهوی و دەروجەی و تووری ینی لە گرنگجی بە خواردنی سەوزە دەدەن ئارێ وەڵڵا. چونکە پێویستیش بە سوودیشە یانیەوە بۆ لایەنی تەندروستی سەوزە زۆر بە سوودە ئارێ وەڵڵا هەموو شتێکی بەکارێن هیوادارم هەر لە گوندی شەروەتێ بەگشتی بەعام هەموو بەکاری ماڵان دێنێ هەیە. ئارێ وەڵڵا هەموو ماڵان هیوا دەرماڵە خۆ کردوتە سەوزە سەوزیان هەیە ئاری وەڵڵا. سەوزە باشە جاترە و جاترە و جاترەشیان کردو هەموو ماڵان زیاتر چ دەکرێت لێرە وەڵڵا هەموو شتێکی دەکەن تەماتە و خار و بامیە و بێجگە لە خیار و لە کەرەوز و کەوەر و شویت و ئەوانە مەقسەد سڵ خۆوانە زیاتر لێرە لە ناو گوندەکەی هەر گرنگجی بە زۆری بەچێت و سەبزەی دەکەن لەگەڵ کەوەری لا کەوەر ئاری وەڵڵا کەوەری زۆر دەکەن لێگەرە مریشکانە ئەوە مریشکە سوورەنە ئەوە ڕۆژانەی هێلکەی دەکەنیان هەفتانەیە خۆی نەزان مێژە ناکەن زۆر چاکە یارمەتی هەیە یەک دوو ئەوە لەو ڕێحانەکەینەوە کەفت دێ ڕوخسەتێ ڕخسەتەکانێکەوە ئەبوونی خۆشە چونکە بەڕاستی بەیانیانی وەکو باش لێ دەڕژێشە نەموو کەوسەر کارێزیەکی سەد شار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسەر شەق و دۆڵی دەشت و سارای نەدەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان بە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم شوناسی جاغان و جەستەمە ئەگیرسێن بۆی هەرواکم لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم چوناسی جاغان و جەستەمە ئەگیرسێن بۆی هەرواکم پورزارە ئەحواڵت چۆنە چاکم باشی سپاردەی خوای تەندروستی چۆنە زۆر باشم خۆشبی دەبینم دەستت بەستووە ئەوە کەکەوە قستەرە باڵەنم بۆ کراون ئێستا چۆنی وڵا زۆر باشم لە لە خوای بەزیاد بێ ئەوەش بە خێرن سەر چاوەکانم زۆر سپاس سەر حەمرە بەڕێزی زۆر بەڕێزی سەلامەت بێ پورزارە بە ئەمن پرسیارێک لێ بکەم پێشەوەی بچینە ناو ئەو بابەتانی کە باسی دەکەین ئەتۆ بۆ خۆت خەڵکی گوندی شەروێتی هەستم کرد قسەکانت بەیێرە نەدەچوو ناوە خەڵکی ڕۆژهەڵاتم خەڵکی ڕۆژهەڵاتی ڕۆژهەڵات ئیکام شاری خانێ خانێ بەڵێ ئەها زۆر باشە ئی خانێ باشە پورزارە وەختی خۆی چۆن کەوتو ئێرە مادام ی ڕۆژهەڵات چارە نووس چارە نووس باشە خێردارە ئینشاڵڵا پیاوەکەت مەقسەد سێ کاروانچی بۆ لەوەیە بەڵێ کاروانچی بوو بەڵێ لێوە هاتووە و ئیدی نسیبەکەی وابوو چارەی نووسین و هاتین هاتی نێرە ئەدی باشە ئەمن زۆر ناچمە ناوە بابەتە پرسیارە شخصیانە ئەوە شخصینە بەڵام کاتی خۆی ئەو گواستنەوە و ژنهێنان وانە لەوێت چۆن ئێوە چۆن هاتنەوە دیوێ ڕێک هاتنە شەروێت یان هاتین ماڵن لە کوێستانێ بە هاتینە کوێستانێ هاتنە کوێستانێ کام کوێستانە ئاو شوێرێ ئاو شوێرێ ئاو شوێرێ و ئەوە لە لای قەندیلێ وایە لەوەیە هاتینەوە دووسەر بینەکی لەوێ بووین و لە دواش هاتینەوە بەستێنێ هاتنەوە بەستێنێ دەی بەخۆشی بێ ئینشاڵڵا هەر بەخۆشی بێ و هەمیشە تەمەندرێژ و تەندروست باش دەبن پێکەوە بەڕێزی باشە پورزارە لە کۆندا
ئەوەی کە تۆ بەبیرت بێت بەڵێ مەسلەی ئیش و کارەکانی ناوگون خۆ بۆ خۆ دەزانی ئەرک قورسە ئەرچی ئەرک و ئیش و کاری ناوگون قورسە ئەوەی کە لە گون نەبێ نازانێت وایە ژنی ئێستا لەگەڵ ئی ڕابردوو ئی قەدیم ئەگەر بەراوردێکمان بۆ بکەین جیاوازەکەیان کوڕە هەرزوو ئاسمانیان فەرقە کاکە هەرزوو ئاسمانیان فەرقە ژنێ قەدیم نانی دەکرد ئاوی دەهینە دەچۆ کوێستانێ شیوی دەکرد ئەو فەردە جلکرد لە خۆدەنا دەچێت سەرۆچێ منداڵت دەشێت شیوت دەکرد دەهاتیەوە ئاوت دەینا نانت دەکرد ژنێن هەن چ دەکا هەموو شتی لە جێوەیە هەموو شتێک جا ژنێ قەدیم فەقیرتدا دیسانەکان بەهارانیان دەبردێ و کوێستانی لەوێ ڕابڕا پێنان پێ دەکردی لەوێ پەنیرت دەکرد هەموو ڕۆژێ مەڕ دەمرد خۆ دەرزی و دەرمانی جوگەل حان نەبوو ئەوم گۆشتە دەقا ورگان دەکرد و داد دەناو ئەگەر داباتە خەڵکیش کەس نەدەویست کاکە خۆ قەدیم کەس گێژ نەدەویست هەموو ڕۆژێ مەڕ دەمردن ئەلهاژنی قەدی ئەلهان چ دەکا عشە دەمبیل لە سروس پیاوێ دەکا و دەرمانی دەخۆ دەدا و سروس پیاوی دەکە ینی ئیشتی سەرەکی ئەوەیە بەڕای تو بە بۆ چنی تو چێژنی دەنا باسە دیژنی قەدیمیش لەوەیە زۆر ئەرچیان قورس بێ لەوەی کە چۆن دەڵێ لەلایەن مێردەکانیانەوە لاان ئەوە زۆر لێدا نەبوو هەر بە جددی یاگە باسەکەی ئەوەش هەر باز بڵێ ژنیە قەدیم پیاوی دەقدیم پێما بێ هەموو لە بۆیان زیان دەدانە ژنان ژنەکەوەندە پیس و چەپرەک بوون بە حاڵی چاویشیان نەدەشردن ئی قەدیم ینی بامە هەر بە باسی نەکەین بڵێنی قەدیم زۆریش باش بوون بەڵام ئەوەش کەم و کوریشیان نەبووە ئادێوەڵ لە بۆ لە ڕاستە ئەبێ خوارەکەم و کوتێ لە بۆرەوەی خۆجتکی جوانیان دەبەر نەدەکرد هەموو دەمەوە شەرکۆن پاتۆڵ دەپێ و کەچە بلوز دەکرد بەستەرە خۆدا دەدا و بۆ چڵک و بۆ گەنیونە بالێت نەدا آخر ماندووش بوون وایە ماندوو بوونەکە هەر لێ گەڕە لێ ماندوو بوونەکە زۆر ماندوو بوون یعنی کەواتە ژنی قەدیم لەگەڵ ئێستا جیاوازێکی زۆریان زۆر زۆر بەڵام هەشە ینی ئێستاشە و لە داچی خۆی ڕا چۆن دەڵێ کسەکی باشە تێگەێنراوە کە کابانەکی باش بێ ماڵ و مێردی باش خراپی ئەوە شەیە بۆ ئەوڵات چاکی شێوە خراپیشە هەموو دەمە هەروە بووە هەموو دەمێوا بوو چاکی شێوە خراپی بەڵام قسەکەی مەلەسەرەوەیە ئەرک قورسیەکە ئەرکی جاران بۆ مەسەل ئیش و کاری ناوماڵ و ئاە قورستر بوو لێ گەلک زۆر زۆر ئێستا حانەکانە هەموو شتێک لە جێوەیە خەڵک جلانی منداڵ دوو لە ڕوویوە شەر کوڕن هەموو ڕۆژێ ژنێ منداڵی دەبە و بە درێژاوەدا پەڕۆت شربان کی حەفازە دەدی دوو جلکتە بوون دەبەر منداڵت دەکرد ئەویش دەبات چی بە ئەوت شربە ئیشێک باوت دەبەر کردباوە بە دڵنیاییەوە جیاوازیەکەیە بەڵام لە سەرێکتریش ئاسانکاری هەیە ئێستا بۆنمە باسە دەکردەوە غەسالە هەیە بیرێ کارەبایی هەیە و بیرێ ئاوێ هەیە و گەس کارەبا هەیە و کیشێ دەکا ئەلانەوە تا دەرکوبان تێ بە سۆندەی دەگری بە ئاوەی پێ دەکەیەوە شۆرە ڕۆژان جەلانیش والله بالله تەڵێ ژین دەقەدیم ئەلێران ڕاماڵ دەماشە تات بەرەوە بە گەسکە ڕۆژێ دوو گەسکت بەر نەدەکەن خەڵەت دەماشت دەرکوبانت دەماشت کاکە شیوخاوێن هەم شیوکانی دەکرد دەچووی ئەو چۆمەی ئاوت لێوە سەردەن ئەو تەپاڵە دەدانە بەرمەنجەڵان هەرکەکە قورس بووە خێڵایەکە خۆ ئەلحان خەڵکێک دێتەوە بیرێ پێمە ناڵە خۆزگەم بەو کاتەیە زۆر چاکە پورزارە بابێنە سەر بابەتی خواردنەوەوانە ئەو خواردنانەی کە ئێوە چۆن لێتان دەنا و ئامادەتان دەکرد کام خواردنانە بوو زیاتر کام خواردنەتان ینی ئامادە دەکرد ئەوەی کە دەخورا خواردنی سەرەکی کی هەق بۆ ساوار بۆ ساوار لیان دەناوەک برنجی لە سەبەتیان دەکرد و پیاز و ڕۆنیان قاڵ دەکرد بە سەریاندا دەکرد ساوار بە پڵاو بە پڵاو بە ئاوە تەماتەوە نا گەرمە کوتاویان لێ دەنا بە گۆشتی خۆشەوە بزانام گەرمە کوتاو بە گۆشتی خۆشە بە گەرمە کوتاویان لێ دەنا دۆڕۆنت دەکرد دۆڕۆن جا تۆکڵی و دۆکڵی و ئەدی داندۆکتان دەکرێەوە داندۆک زانی کامێ داندۆک ئەوەیە شیرێژە لەگەڵ گەرمە کوتاوی تێکەڵاوی دەکەن ئەوەتان نەکردو ئێوە گەرمە کوتا و شیرێش نا ئەوەم دیوە تیسوێ نور دەکردن و دەگەڵ لە شیرێژیان لێک دەدا و دان کردە سەلک پێیان دەکردن سەرکەتی سوێ جا لە دواشیان ڕۆن و قاڵ دەکرد و ڕۆن پیاز و تیان دەکرد
دان خوارد دان و سەرکەتی سوێیان دان کردە شۆر بە ئاویان تێدەکرد جواب زانم هەر خواردن و بە ناوچە گۆڕاوە وایە سەرکەتی سوێ سەرکی ئەوەندەوە گەورە بوون گەورە بوون بەنیان تێڕۆ دەکردن و عیب نەبێ بە هەڵیان داوەسێت تامیشیان خۆش بوو خۆش بوو وڵای ئێمە قەتم نەخواردن بەس خواردنێکی بڵێن سووک بوو زۆر چاکە دۆڕۆن دۆکڵی و ئەوانە شوونیە ئەوانەتانەوە کردووە گەنمە کوتا و ساوار و نیسک و ماش و ئارێ وەڵام ماش و زیاتر کامە دەخورە ئەوەی کە هەبوو ئەوەی بکە بەردەست بێ زۆری گەنمە کوتا و ساوار لەبەرەوەی بەرهەمەکە بەرهەمی گەنم هەبوو زۆر خەڵکی وڵای ئێمە لە ماڵە خۆن هەر لە ماڵە خۆن نازام خەڵکی دی 6 تەنەکە 7 تەنەکەن دەکردنێ هەمون بژار دەکرد دەنگ لێن دەکرد و داندەنا هەتا بەهارش خەلاص دەبوو زۆر باشە باسی خواردنەکە کرد وتێت گۆشتمان دەهێنا لە ورجیمان دەکرد ئەوە چۆنتان ئامادە کاکە گۆشتن دەهیناوە سەر منجەڵێن دامەنجەڵن داورد وردن دەکرد ئەوە زیاتر لە کوێستانتان کردیان لە کوێستان لێرکانە گەرمان بەڵە لەوێ دەکرێت ورگەکەن دەشردەوە جوان و قازاق و ترچ و خوێن دەکرد و بەسەر دارەکەندا دەکرد بەسەر ئەواسنێ بۆ ترش خوێتان دەکرد بۆی ئەو ورگە مەقسەد خاوێن بێتەوە ئەو ورگە تا ترشەکەشی دەکاڵ بێ دەکاڵی دەبوو جوان جوان ئەدە چۆڕا لە دوات ڕاندەوە شاند و دەنهینە ئەو گۆشتە سوور دەبوو کەفێکی سپی هەڵدەدا بەڵام ئێسکی تێدا نەدەبوو بێسک نەرمە دەورگن دەکرد و بەردەکرد لەسەردا دەنا و دەیبەست ئەگەر وازت دەشوێ دەچویست ئەوەندە دەردەهینا دەستت تێڕۆ دەکرد دەرت دەهینا و گەرمت دەکردەوە دەنا دەگەڵ پێستانیان دادەنا خەڵکی لەگە پێستیان دادەنا لەگە پێستە پەنیران لە کولێنێ تا پایزێ ئەو گۆشتە هەلەمین دەگەشتی ینی تێک نەدەچوو نەنا ئەو ورگەی ورگە حیوانی مەقسەد حیوانی گچکە حیوانی گەورە بای گچکە بە فەرقی کێشەنە بەس گرنگە ورگەکە بەس ماقەکە ترشاوەکە دەبووە بای بۆی پێت دەکرد خۆشتر دەبوو تشکی ورد بدەت پێ دەکرد و جوانی وە تەڵ دەکشی جوان و دادەنا دەمەکی تێیدا دەبە لە دواشت هەڵدە شۆڕاندەوە جا تێت دەکرد تایبەت بوو باشە ئەدی باسی ئەوە خواردنەکەیە دوو هێلکەی دێنی هێلکە بەترشە سی پێ دەڵە نازام هێلکە بەتر جاگوێت لێ هێلکە بەترش نازم تاسکەباب دەمەوێت ئەو تاسکەبابمان بۆ باسکەی هەر بۆ ئێمە زانیاریمان نەبێت و بینەرانی بەڕێزیش بزانن ئەو تاسکەبابە چییە جاگوێت لە پولە تاسکەباب دێنین ئەگە گۆشتەکە کوڵی بڕکتشی وەستەر دەنێ ئەوەن دەوی دەی کوڵێنی و لە دواش کەسکێک ماستی و دوو هێلکە بە سێبن دەی شەقینی پێکەوە ئەوانیش دەکوڵێنی و دەباڵتە شەکەی دەکەی و دەگۆشتەکەی دەکەی ئەجەبا پێ بڵم ئەو سماقەمە مەسە سماقی خۆماڵیە کوردی بەوی ئامادە دەکەن ئەو دواتر دوو هێلکەکەی دێنی لە سماقاوەکەی دەکەن ناڵی هێلکەکە دەشەقێنی هێلکەکە ینی هەردوو هێلکەکەی بەخاوی دەشەقێن بەخاوی وەسەراویان دەنێ بکوڵین و جا سماقەکەی دەکەوی دەگۆشتەکەی دەکەی جا پێی دێنێن تاسکەباب ئەوە پێی دەڵێن تاسکەباب زۆر خۆشە زۆر خۆشە بینەرانی بەڕێز ئەو تاسکەبابەی کە پورەزارە باسی دەکا پێم باشە چۆن دەڵێ ئامادەی بکەن با پورەزارە چۆن دەڵێ چۆن دووبارەی بکاتەوە وەکو ڕێنمایی سەرەتا سماقەکەمانەیە سماقەکەی دەکوڵێنی سماقەکەی دەکوڵێنی ئەوی دادەنین لە سەبەت لە هێڵەکی دەکەین دنکەکێ فرە دەدەین فرێدن سماقەکە دەمێنێت ئەنجە دێنیم کەچکەک ماستی و دەگەڵ هێلکەک بێ دوو بێت دەی شەقێنم جوان جوان و گە شەقاندن وەستەراوی دەنێویش دەکوڵێنی جا ئەنجە دەگەڵ ترشەکەی باڵ گۆشتەکەی دەکەوی لێکی دەدەی و دووبارە دەکوڵێتەوە نایکوڵێن گۆشتەکە کوڵاوە ئامادەکراوە ئامادەکراوە ستماقەکەش کوڵاوە ترش و هێلکەکەش کوڵاوە ئەگە کوڵات تێکیان دەکەی و دای دەنێ ڕۆنی پیاز تێ دەکەوی دەیخۆن ڕەبی ئەوەی دەیخوا نۆشی گیانی ئەوە چ وەرزەک دەتان خوارد چ کاتێک وەرزەکان ئاسایی من ئەلهاش بین دەکەم ئێستاش زۆر گرنگیشە هەموو خواردنەکان گرنگی پێ بدرێ ناکری ینی بۆ من هەریە خواردن وایە وڵە خەڵکی جێلانیش کاکە بە زۆری خورما ڕۆن دەخوارد لە کوێستانی خەڵکی جاران هەروە بوو خەڵ خورمای دەهینا هێلکەی تێ دەکەن پڕپڕی دەکرد لە هێرکە بە نەکان خورما دەبەر لە کوێستانی دەنکردی دەنکردە خورماڕۆ بۆ خورماڕۆنی خواردنەکەی ئەوە بووە ینی باشە قووەتیشی هەیە بەڵام زیاتر ئەو خواردنە هەبوو وایە ئارێ وڵە ئەوە بوو بەس پێتوانیە بۆ ئەو چۆن دەڵێ ئەو خەڵکانی کە قەدیم تەندروست باشتر بوون بوون لە نەخۆشی پێتوانیە مەسەلەی خواردنی شیرێژ و پەنیر و ڕۆن و ئەوە جێکا کە مەشکت دەژان
ئەگەر لێ دەبووێت لە مشکی هێندە ڕۆنە دەهینا هێندە شیرێژە لە پێشە خۆت دادەن هەتاوە ڕز بووی دەت خوارد و هەڵدەستا پێ کێ دەماری دەگرا و کی نەخۆ جەڵتەی لێ دەدا و ئەخەوەڵنا خەڵکیشتی دەخوارد کەشکت دەکرد بە فەردان ڕاستە کەشش شیرێژیان حیب نەبێ ئیشێک دەکردەوە لەسەر سینیان نازان پیانێوە کسەیریان لێ هەڵدەدا ئەلحەم بە بیرم نەماوە شیرە ئەوە مەبەست لە ئەوەیە وەکو شیرێژی وایە شاژی جایشکیان دەکردەوە لەسەر سینێ و ڕاوکەکی خاوێن ژاژی پێدەڵێن ژاژی پێدەڵێن وایە ئەوەشیان زۆر خۆشە من ناخۆم ناخۆشە ئەوە خۆشە ئەو ژاژێش تایبەتە زۆر چاکە دەمەوێت دوا پرسیار لێ بکەم تا چەند گرینگە ئەو کابانەی کە ئێستا بۆ نمونە کابانێک سەرقاڵی ئامادەکردنی خواردنێکە خواردنێک ئامادە بکە بیەوێ لە کاری ڕۆژانی تا چەند گرینگە پاک و خاوێن بێت حتا خوازی دەکە پاک و خاوێن بێت چاترە بلێ لەبەرە چی خاوێنی گرینگە کەکەلەی دەدینی وەنیە خاوێن کەکەلەی دەدین حتا پێت دەکرێت خاوێن بیوانی بەڵام بەخۆی ئەمە زۆر جەلم دیوە زۆریشم دیوەنحان ژنی دەنحان وەگرێ جەنا گرنگی بە خواردنێ نادەن زۆریان یعنی بە بۆچوونی تو ژنی ئێستا وەکو هیچ جاران گرنگی بە خواردن نادەن گوێ نادەنێ کابراچ لەسەر غازی وەستەر دەنێ و بەجێ دێڵی ئەتوو لە بنەواورەی دادەنیشتی کاکە برنجت لێ دەنا شلت لێ دەنا لەسەراوی ئەو گۆشتت لێ دەنا سوورت دەکردەوە لە سەراگریدان وڵی گۆشتمە سەر ناوە گۆشتی مەڕە چوومەتە قەلاوێ نازام لە بە قەلاوێ بەڵە شارەزانم هاتوومەتەوە گۆشت هەر لە سەراوری بووە وا کوڵیوە نیست بۆ خۆ لە ئێسکی بۆتەوە خۆنها گەرمی دەکەن لێوان دەخورە دەمەنجڵی بۆ قاری داوێت تامێت چی لێ دێ وەڵا باکم لە منجڵ بخاری ڕاستە قسەکە جوان وا دەمەنجڵ بۆ قاران دەوێن ئەو مەنجڵە جوانە دۆستەر دەنان بە هەڕەش ئەوە شەر ئاسانکاریە پورێ ئەوە شەر ئاسانکاری بەخۆی بابم ئیوە خەڵک گوێ ناداتێوەستا بەخۆی ئەمە ئیوا بوون و ناسانم زۆر چاکە هەمیشە تە دروست باش بێ ئامۆژگاری چییە بۆ ئەو ژنانێ مەقسەد ئەو کچانی کە تازە شوو دەکەن کە دەست ناو ماڵی خۆیان ئامۆژگاریت بۆوان ئامۆژگاریم بۆیە ئەوان ژنانە ئەی تازە شوو دەکەن با تەندروستیان باش بێ ئاگان لە ماڵ و حاڵی دەخۆ بێ لە سەعابی خۆ بێ باڕێک و پێک بن و چیریش ئامۆژگاری نیەکە هەرەوەیە یعنی پێت باشە ئاگان لە ماڵ و مێردی خۆیان بێ هەموو ڕۆژێ قار نەدەن لەوە تەلاقدانێ و لە بۆ جیابوونەوەی ئەدێت چیە ڕێژەکەش زۆر هەیە جیابوونەوە زۆرە چاپوک و جوان پیری چشنی ئەڵماز ڕوخسایەت یە دنیا رەزوی شیری دەبارێ لایە کار و فەرمایە دەنگی شنشایە و بلوێری شوایە مەڕوو ماڵات و سۆزی شوان گوندەکەمایان لەکەی دڵایە هەواری ژیانکردنە یەک ساتی سایە تەمەنگەشە میحرابی سوش دەبردنایە گوندەکەمایان لەکەی دڵایە هەواری ژیانکردنایە هەواری ژیانکردنایە لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم شوناسی گیاغەن و جەستەمە ئەگیرسێم بۆی هەرواکم لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم شوناسی گیاغەن و جەستەمە ئەگیرسێم بۆی هەرواکم بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ناو گوندەکە کە ساعتێکی بەڕێز و خۆشەویستەیە ناوی خاڵ حەمەدەمینە
ئەو سەرقاڵی چەندین پیشەیە لەگەڵمان دابن لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ دەکەین. السلام عليكم. السلام ورحمة أحوالك شلونها؟ خال حمد من شوني؟ وضعك شلونها؟ جنابك شلوني باشي؟ خوش بأخوة. أخو بريزي. أو بس يوصل خالي بيم خال حمد. والله يا خريكي واسنا والله. باب زاني. ورينا خال حمد. أو قلنا شنينو. دبي بو بشوي خون كارو كاسبي بكين. ها. كواتا بريستان سرقالي يشكردن لو كاكوتا. یان خەرماکوت کاکوتیشی پێ دەڵێن و خەرماکوتیش پێ دەڵێن جیاوازەکان هەیە خەرمان دەکرێت جیاوازەکەمان پێ بڵێ وڵات جیاوازەکە ئەوە بڵێن ئەوە گەنمە جوێ جیا دەکاتەوە مەسەرەن نۆکە گەنمە جۆیە دانەکان جیا دەکاتەوە بەڵام ئەوانەی دیکانە کاکوت تەنیا کای دەکتی بەڵێ تەنیا قەسەڵەکەی دەکتیت و دەکات بەکاو تەواو ئیشیوی تەنیا ئەوەیە خەرمان کوتەکە تایبەتە بە گەنم و جوۆی گەنم و جۆ بەڵێ هەیە نۆکی دەکتی هەر لەو شێوەی بەڵێ زۆر چاکە ئەوە مازانی زۆر سوپاس دەکەم پێم بڵێ بۆ خۆت لەکێوە ئیش لەو خەرمان کوت و ئەو بابەتانە دەکەی ینی شارە زاید بۆ خۆشت چاچیان دەکەی وایە بەڵام بۆ بخۆمەوە تعبیری دەکەمەوە چای دەکەمەوە نیوەشتی ئیشتی حشا شەریکەی نیوەم لێ گۆڕیوە وەڵا زۆرم بەڵینە بووە گۆڕانکاری پیدا کردووە ئەوەی شەریکەت بەدڵ نەبوو خۆت گۆڕانکاری بەسەردا کردووە ئەگە کرم ینی زۆر شتی بەدڵم نەبوون ئیشێکی وەک پێویستیان نەدەکرد دوای زۆر گۆڕانکاری پیدا کردن ئەرێوەڵانی بەڕێز خۆشەویست خاڵ حەمەدەمین بۆ خۆتان گوێبیستی ئێوە بوون دەڵێ ئەوە شیانی کە شەریکە چۆن دەڵێ بەستوێتی دەڵێ بەدڵم نەبووە بۆ خۆم گۆڕانکاریم تێدا کردووە یعنی کەواتە لەو گۆڕانکاری کردوتە تا چەند سەرکەوتنی بەدەستێناوە وەڵاهی زۆر چونکە ناوەکەی باڵتەکانی لەعیم بوون سەردەمی خۆ بۆ باڵتێکی ئاوە ڕاستە خۆ ئاسنێک ئاوە لێ درا بۆ لەعیم کرابێتەوە باکە زایدا بەڵێ بەڵام من هەستان بەوان گۆڕانکاری هەمووی شتی کاکتم بۆ تەرهیم کرد باڵتەی کاکتم بۆ تەرهیم کرد مەسەلەن دەنجەڕەکەم ئەوەی ناوخەدە شەفتەکەم گۆڕی ئەوان هەموو بەڵێ پانکەکانم گەورەکردن بەڵێ بە ئاسنی پتەوتم دروستکردن بەدیان مەسەڵم بڵێن بە چەندین شتیکانە ئەوە گۆڕانکاریم تێدا کردووە ئەو زارێکچکە بۆ زارەکەم گەورە کردووە ینی ئەو لولەی درێژ بۆ کورتم کردەوە جیاوازم تێدا کردەوە چەندە هاشتی دەست خۆش شتێکی باشە زۆر چاکە بەدەر لەوەی بۆ خۆشت کاری جوتیاری دەکەی بەڵێ قوربان تراکتۆرن هەیە و هەل لە هەشتاکانەوە تراکتۆرم هەیە و لەوەتی کە لە منداڵیەوە کە لەوا با پیانم لێرە گەورە بووین ئێمە هەردوو گەزن لەخوا بزات بێ زۆرە جا هەموو ساڵە ئەنی بۆ خۆن گەنم و جوێن خۆ هەر کردووە لە تەمە لە سەردەمی گرانەکەشدا بڵێن خەڵک نان نەبووە وەڵی شەپڕێ بۆ لە خەزەی گەنم و جۆوان دامە گەنم و جۆخن هەرە بووە لەخوا بزات بێت لە چێوە فێری شۆفێری مەچینەی بووی والله هەل لە هەشتا وە تقریبا لە هەشتا و لە ساڵی هەشتا و دوو بۆ سێ ئەو کاتی مەکینێکی فۆرگستنی گشتکە هەبوون پیان دەگوونە قەندە ینی ئەو کاتی مەکینێکی ئەوان کڕی فۆرگستن بەڵێ پیان فۆرگستنی قەدیم تۆزێک لە ئێستا ئەوانی ئێستا گشتکەتم پیان دەگوتن فۆرگستنی قەندە خەڵک ئاوە ناوم دەنا بۆ خۆوان نەبوو جا لەو فۆرگستنە گشتکانە دانێکن کڕی ئەو کاتی منداڵم زۆر منداڵم براکەم هەبوو برا گەورەکەم فێری کردم ڕوردەوە لەو کاتی وەرە من فێر بووم بەڵام سەعاتەکە هەر بۆ خۆم دەستم تێوەرداوە نەک بڵێ لە لای هیچ کەسێک فێر نەبووم بڵێم وەڵای لە لای شاگرد حەزم لێ بووە چونکە ما ئیشەکەی ما بڵێن هەمە ڕەنگە تەنیا شتێک نییە مەسەلەن بڵێن جوتیارین بۆ خۆم لێرەکانە ینی لەو گوندەی یەکەم وەستامەکە بڵێم ئەو شتەی دەکەم ئیشی ئاسنەواڵ و بڵێن لە ئیم و مەسەل بڵێن کار بۆن و چەندەها شتی دیش دەکەم هەل لە ناو گوندی شەروێتیان لە دەوروبەریش هەر لەو گوندی مەسەن لە دەرگەڵی لێرە لەوانە ینی من یەکەم کەس مەگە لێر دوکانم هەبوو دەستا بۆ خۆم دوکانم دانا و بڵێن دەستم بە ئیشی لە ئیم و مەسەرم بڵێن بە چەندان وەختات دیکانێک نەگەریشی لە میشتواتە ینی تەرەکتۆرەکەن مەسەرم بۆ خۆن تعبیری دەکەین هەموو گیانی بۆ خۆن دەگۆڕین بە زۆری بعض شتێک نەبێ ئاکە علاقێ بمەوەنیە بۆ مەچانابێ جیهازەوە علاقەی بڵێ
لە ڕۆژی تاریشەوە مەسەڵەن بڵێن گەنم و دەقڵدانی و گەنم و جۆەکان لێرەکانە باسی ئەوانە دەکەین و زۆر چاکە باسی گەنم و زۆر کرد وەرە بابچین بە ئەگەر بارک نەبێ یارمەتیە نزیکی ئەو گەنم و جۆی بینەوە ببوورە داوای لێبردنمانە لێش وەرە مامەجان خاڵ حەمەد بین با باسی ئەوەی ئەو لای گەنمە ئەویان گەنم قوربان ئەوە جۆیە ئەوەی ئەو لای جۆیە جۆیەکەی چۆن بوو ئێرە لێرە لە شەروێت چۆنە ئەو ساڵ لە حەمەتەن لەخوا بەزات بێ لە حەمەتەی کوردستان گەنم جۆ زۆر باش بە چاکی بڕیوارە وەڵا ئەو ساڵ لە چەندین ساڵی پێشتر چاتر بووە ئەم لە بۆ کەشوهای مەسەڵەن بۆ کارەکەی ئاو بڵین بەڵێ بارانێکی باش بۆ لەخوای بەزیاد بێ بارانێکی چاکە بۆ خۆ دەزانیوانش علاقان بە ئاوەیە ئەگە ئاو هەبوو گەنم و جۆش مەسەڵەن شەوە گەنمە بڵێنەوە ئەوە گەنمە ڕاستەوە ئەرەوەڵە لەخوا بەزیاد بە چاکی بڕی زۆر چاک لەخوای بەزیاد بێ ئینشاءڵڵا لەمە دووە هەموو ساڵانە هەر وا باش دەبێ و بارانی زیاتر دەبێت و بۆەوەی جوتیارەکان بەرهەمێکی باش بچنەوە شتێکی باش بێ سوودیە بێ بەڕاستی تا چەند لێرە ئێوە ئەو گەنمە لێرە مشتری تایبەتی تەیە یان دەیدێ حکوومەت مەقسە دەیدەیە چییە؟ ئەمە خەڵکی گوندی هیچن تەقولۆخە نەبێ دووسێ برادرن هەنا بڵین کە زەویان وەردەگرن دەیاندن ئەوان گەنمی بڵین دەچێن و بە حکوومەت دەیمەدەنا خەڵکی گوندی نەک ئەنی نایدەدە حکوومەت بەڵکو دەیە بشکڕی ئارێ وەڵڵە هەرچەند بیکا بە شەی ناکات لەم لە بەرەوەی هەمووی ئاژەڵدارە هەر مریشێک ینی بڕواکە مریشێک کە تا دەگاتە بەهارە دەتەنەکە گەنمی دەخوا لە پای زێڕاتا ئەی چۆن جا لە بەرەوەیە تو مریشکت هەیە مەسەلەن بزنت هەیە مەڕەت هەیە مانگات هەیە ئەوە دەبێت ئەودا لێرەکانە خەڵکی ئێرە هیچ پشت بە مەسەلەن بە بڵین خواردنی دەرەکی نابەستی بۆ ماڵاتی ینی هەمووی گەنم و گوێ خۆ هەیە دەکاتە عەلەف و لێ دەکات و زۆر باش ئەو کڵاوی تۆزە خاڵ حەمەدەمی تۆ بێنە پێشە باب ببیندری بعد بوو چاوە دیار لەوەر بەرتاوم بۆیە نادەیت تەندروست باش بی ئینشاءڵڵا فەرمو بابچینە سەرێ چاکی دەخۆینەوە داش دەنیشین نەمە کێو شێخسانی دەکەین و ئینشاءڵڵا ئینشاءڵڵا فەرمو یا ئەڵڵا ئەو ڕۆکەشەکەی خۆشترە ها بینەران دیارە بەدەر لەو پیشانێکە خاڵ حەمەدەمین شارەزای لێ هەیە دیارە ئەو شارەزایی لە چاکردنی دووربین شەیە خاڵ حەمەدەمین پێم بڵێ لە کێوە سەرقاڵیەوەی کە شارەزای لە چاکردنی دووربین هەبێت وڵا ماوەیە کە تقریبەن لە 92 سێ و لەو کاتی وەرزکای دووربینی زۆر دەکەم لە 92 لە 93 ئارە وڵا لە حاجاوا بووین لە بازاری سیلاعی و سەردەمەی معاملەی سیلاعم زۆر دەکرد جا لەوێ زۆر دووربینی ماوە دەکڕی کۆم بۆ خەڵک دەهینا زۆر ئێستا شێدانی نێرە لێوەڕە زۆر چاک لە حاجاوەڕدان بەچاکردنی باشە زیاتر بۆچی دەهێنی ینی کوێیان لە کار دەکەوێت کوێیانەوە دەبێت بۆ چاکڕانجا دووربین شتەکانی بەڵە زۆری شتیان زۆر تێدایە دەکرێت پێما بڵێ پارچەکانی دووربین پارچەکانی دووربین مەسەلەن بڵین ئەوە چاوەکەیەتی ئەوە چاکن بەڵێ ئەوە حەدەستەکانی ئەوانە لە ناو قەدەکێدا ئاوانە ئەوە هەمووی جامن بەڵەوە هەمووی جام بۆ هەر هەمووی بەڵام هەریەکە بۆ دووربینێکی لەنا ئەو کلێنسم ناون بۆ ئەوەی تێک نەچن ئەوە چاوی جیمجێیشی داڵیە تقریبا ئەوەی داڵیەوە ئەوە جامی داڵی ئەوە چاوی داڵیە ئیسەرەکەیەتی بڵێم ئەو دووربینەی ئەوە ئێرەکانەیەتی بۆی چونکە زۆر هەیە خراە بێ دەستی ناکەونەوە شتیان زۆر کەمە دەست ناکەیەوە بۆ داڵیەوە داڵش دووربین زۆر داڵ بڵێ داڵ دووربینێکی زۆر چاکە و ڕەوادێکی زۆر لەسرە داڵ مەسەلەن جیمجێیش ڕووسی کۆنەکان عامەتەن دووربینە کۆنەکان زۆر چاکە دووربینە کۆنەکان چونکە ئەو دووربینانە ئێستا زۆر ڕەواز نینە بە حکمی وەی کە ئەو دووربینانی ئێستا ڕەواز نین بە حکمی وەگەر ئێستا ئەوەشەوە چاوی رووسیە ئەوە رووسی ئەوە تایبەت ئەنی چاوی رووسی کۆنەکان نەک ئێستا ئەوان ئێستا بەکارنا ئەوە لەوانەی جەنج و زیانی دووەم و ئەوە جامی دوانە ینی ئەوانەوە هەمووی حەدەسەیەوە هەمووی ناوزگیانن ئەوانە داوە هەمووی هەوەوە باشە خاڵ حەمەدەمین ئەوە ئەگەر بۆ نمونە من ئەو دووربینەم پێ ئەو دووربینە بۆ لای بەڕێزت دێنم دەڵێم عەدەسەکەی تێکچووە دەکاتە دوو ئادەی چاوی تێک دەچێت چەندی دەوێت تا من ئەو دووربینی بۆ متسادەکەی
والله ئەوە بە دوربین دەگۆڕێت دوربین هەیە مەسەلەن بۆ منە بە یەک ینی بەهدانی ئێرە ئاوە تۆزێکی ئەوە دەکەی تایمێکی بۆ دەدەرەچی ینی کەواتە شارەزایی دەوێ ئەو کەسێکە وایە ینی دوربین وەستای دوربینی لە وەستای چاوی مهمترە لە چایم باڵە چونکە دەگەڵ چاوی یەک ینی بڕواکە زیاتری دەوێت لەبەرەوەی دوربین ئەوە چەندین ها ینی هەر یەکەی هەلو جامانە هەر یەکەی چوار دانەی ئاوای دێرەدا هەر یەکەی چواردانە بڵێ هەر یەکە چوار دانەی هەر چاوە و چوار عەدەسەی تێدایە هەر چاوە چوار حەدەسی ئاوا ئەدنە ئەو نوێزگەیدا ئەوانە هەر یەکێک بەقەت سەری دەرجە ئاوا لە یەک لابدەن ئەو دوربینێت تێکەڵ دەکا و چاوت دێشێنی سرت دێشێنی تێکەڵ دەکا هیچ شتێک بەستاغ نابێتەوە دەی کاتە دوو زۆر چاکە باشە کاک حەمەدەمێ ئەوە بۆ نمونە ئەگەر هەیە مەقسەد بەدەر لەوەی کە بترازێ عەدەسەکان لە یەکی بترازن بۆ نمونە هەیە عەدەسە بەسەر چێ کۆن بێ نەخوێنێتەوە کۆن بەڵێ کۆن دەبێت بیگۆڕی ئەمە بەس بیگۆڕی ئەوەشیانی هەیە زۆر هەیە مەسەلەن بۆ منە ئەوانەی دەبینی کۆن بووە کە کۆن بۆ زۆر پیس دەبێ پیس دەبێ غەوریە دەنیشیان بۆ منە دەکەوتە ئاوێ پیس دەبێت کە جامەکەی تەڵق بۆ کەوتە ناو ئاوێ مەسەلەن بۆ منە دەبێت و ئەوەی لێ فڕەدەی ئیدی باوێ سەرێ باش ئەوەی چەندە بە چەندی دانی بە چەند دەگۆڕێت وەڵا بە دوربین دەگۆڕێن دوربین هەیە مەسەلەن چاوە چوار عەدەسەیە هەر بەڵە بەڵێ چوار عەدەسەی ئاوە چەند دەکەوێت ئەخرا چوارە ناگۆڕن هەر چوار ناگۆڕێت یەک دەگۆڕێت یەک دەگۆڕێ یان دوو دەگۆڕێن یان بر منە چاوێکی دوای دەگۆڕێ یان یەکێک ئێرێ خراپ بووە ئەو چاوە ئێرێ خراپ بووە ئەگەر هەبێ هەیە ئەو دەگۆڕێ ینی بۆ شێوەیە شتێک نییە بڵێ ئەگە هەموو زۆری خراپن کابرا ناتوانانی بای ئەوەندەی مەسرفی لێ بکات دەبێت بیفرۆشی بە سارێکی سکۆڵە من لێرە بخۆم سارێک کەم مەسەرەن لێ دەکەمەوە و ئەگە لێم کڕیەوە یەکسەر ئەوەی دەکەم هەڵی دەوەشێنم بۆ دانێکی دیکانە مەسەلەن بەکاری دێنمەوە و چاکی دەدانش کە سوودی لێ دەبین ئارێوەڵا دوربینێکمە بۆ هەل ینی ئێستا من دەتوانم زۆر بەشتی ئەو دوربینانە زۆر بەیان بە تایبەت جامەکان بۆ ئەوەی بەکار بێنم دەتوانم ئێستا جامیەوەی دەرێنم دەرێنم لێرە دانم جامیدی بۆ بەکاربێنم بەڵام جامەکان دەگەڕنەوە سەر ئەوەی مەسەرەن ئەو شوشانە ئەو حەدەسانە هەیە حکمی کەم دەکاتەوە هەیە زیاتی دەکات بەگوێرە ئەو شێرێکەکە دووسی کردووە بەگوێرە و شەریکە دووسی باشە زۆر لێرە لەو تا چەند دەوروبەری بڵێن ئەو گوندانی کە لێرە جیرانی گوندی شەروێتن خەڵک دووربینی دێنێت یان لە دوورەوە دەیهێنن بە قورعان جاران زۆران دەینا بەڵام ئێستا بە حکومەوەی کە ئێستا قەدیم ڕاو و شتیوان نەماوە ڕاوکەمتر دووربینی هەڵدەگری لادەی بۆ ڕاو زیاتر سوودی هەیە بۆ ڕاو بۆ زۆرشتی تەماشەکە خەڵک مەسەلەن گەشتیار وشتیوە بە زیاتر لە بازارەکان ڕەدەهێن لە بازاری سیلاعیرە لە بازاری چونکە وەستای دووربینی ئەو کەسانی بڵێن وەستای دووربینیان کەمن کە کەسێک بێ بتوانی لە سەداسا ئەنجومینەکان زۆر چاکاتەوە دەستکاریان دەکەن بەڵام هەیە زۆریان خرا دەکەن دەیەوێ هونەرە بەڕاستی هونەرە بەڵێ ئەرە وەڵا وەستان تۆزێک کەمن دووربینی هەر وەستا چاکشیە بەڵا کەمن لەنە هەنە ڕاست ئەرە وەڵا ئێستاوە زۆر چۆن دەڵێی ڕوونە دیمەنەکان زۆر بە جوانی دیارن بەڵێ داوە ئەو دووربینە منەگە کڕیم هیچی نەدەدی هیچ نایستا زۆر باشە ئەو دووربینەکە کرم هیچی نەدەدی ینی کابرا في حرب بڕۆ لە کۆڵم کەەوە کڕ وڵی لومێژ لێرە کەس نایێت ئەتۆ چاکت کردەوە ئارێ وڵا لێم کردی نامۆیە دەست خۆش بێ دەست خۆش دەکەم هاتم دەستکاریم کرد دوو دەبینی بە خۆت دەبینی زۆر زۆر جیمەکە ڕوونن ینی ئارە وڵا وازەح دیارن زۆر چاکە أجرسم بوي هارواكم لدلا وخوش ما بي خاكواريكم ذاك يخوم شو ناسي جاغنو جستما أجرسم بوي هارواكم
ماشەڵڵا ئاوەکەی زۆر سازگارە. بینەرانی بەڕێز خۆشەویست، پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنم دەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە گوندی شەروێت بە سێ شت زۆر بەناوبانگە. یەکەم بە پەنیر، هەر لە دێر زەمانەوە گرنگیان بە ئامادەکردنی پەنیر داوە. دووەم بە بەخێوکردنی قاس، یعنی لە ناو گوندی شەروێت زۆربەی ماڵەکان قاز ڕادەگرن و لێرەش بینیمان هەر بندارێک ماشەڵڵا سوپاس بۆخوا کۆمەڵە قازێکی زۆری لێیە و زۆر شارەزاشن لە ئامادەکردنی لێنانی گۆشتی قاس. وە سێمیان بە بامیە، بە بامیەش زۆر بەناوبانگە. بامیەی شەروێت تایبەتە، ئیدی ماوەی ساڵانێکی زۆرە گرنگی بە بامیە دەدەن. بینەرانی بەڕێز خۆشەویست، تا بەرنامەیەکی تر تا گوندیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ.